مثلا للنورمالي تقريبا 250 دينار جران يعني هاتا سري ماوەی 5 ڕۆژە نرخی بنزین زیادی کردووە لە بەنزیخانەکانی شاری هەولێر بۆ هەر سێ جۆری نۆرماڵ و محەسەن و سوپەر کە کۆمەڵێک هۆکاریە هەڵبەتە جا من ئێستا هاتوومەتە یەک لە بەنزیخانەکانی شاری هەولێر کە لەگەڵ خاوەنی بەنزیخانەکە کاک بارزان قساکەم سەبارەت بە و هۆکاری گرانبوونەکە کاک بارزان کە پێمان بڵێیت هۆکاری گرانبوونی بنزین چیاوە چەندیش چۆتە سەری نرخەکان بۆ جناب پێشەکی بەخێر بێن وڵاهی بە شێوەیەکی گشتی بنزین لێرە گران بۆ بزانم بنزین بە شێوەیەکی گشتی نەمایە وڵاهی ئەمن دوێنێ ترەلەکی کارم بە خورتی بەدەست کەتیە بە 1100 دیناری ینی بە مەواد و بە هەموو شتەوەش لێرە بە 1150 دیناریت دا ئەوە بۆ نۆرمال طبعا هەر نۆرمالە سوپەر و محەسەنەکەش لە نۆرمالەکەی وەردەگیرێ بە زەبری مەواد و بە زەبری بە قوتکردن ئەوجا ئەگەر بێت و نۆرمال گران بی هەموو بەنزینەکان دیکە بە شێوەیەکی گشتی گران دەبن ینی ئەوە سیلسیلەی متوسلە پێکەوە نرخەکان چەند گرامونە کاک بارزان مەسەلەن بۆ هەر جۆرێک والله لا هەر مثلا للنورمالي تقريبا 250 دينار جران يعني هاتا سري كأو مبلغانا بجديله بو خلشي فقير زور مشكلة يعني أما همو محاولة يقومان دكين بنزيني لبسعري باخوارت اللي بازار راقرين چونك نعم أنا استغلالي خلشي فقير بقري بس بنزيني دي كهيا خراب تيكلا هيا لبازاري أما استفادة بيناكين چونك هر استفادة لنا كي زور باشترا چونك تو ليرة وەکو تاجرێک ئەم بینم بنزینی تێکەڵ لێرە بفرۆشم کابرا سیارە تووشی خەلەل بی ئەم زەمیرم قبول ناکە بە شێوەیەکی گشتی وەکو بنزینیش کارەکەی چیە کاک بارزان ئەو گرانێکە بە کورتی مەسەلەن بە قورآن ئەمە با زۆر جەخت نەکەینە ئەو کارەکەی وە بزانم ئەو کارەکە کەمەک لانی حکوومەت و ئەوەیە ئەوان بەخۆ باشتر دەزانن کە چیە مەسەلەکە بەس دیارە هەندێک دەنگۆ هەیە کە على ئەساس بنزینی کار نەمایە ئەمەش حەزمان لێ بنزینەکە بگەڕێتەوە بەجددی چونکە بنزینی کار بنزینەکە خەڵک لەگەری دەحەسێتەوە حەزمان لێ دایم بەردەوام بین ئەمە لەوەتە هێنە لەوەتە ئیش لە بنزینی دەکەین ئیش لە بنزینی کار دەکەین بەجددی ئەو بنزینش گران بی خەڵکەکە بەخوای زۆر استیغلال دەکرێت ئەوەی کە هەیە دەگوترێ بەشێک لەو بنزینە دەنێردرێت بۆ خوار و ناوەڕاستی عێراق هەڵبەتە لەوێش تەڵەبیەی لەسەرە پێم ئەمەش هۆکارێک ئەوەندەی زانیاری وەڵاهی دەنگۆی ئەوەی هەیە کە بنزینەکە بەڵێ دەچتە عێراق دەچتە لای جماعتی ئەولای بەس نازانم هەتا چەند ڕاستە منیش وەکو جەنابەت هەر گوێم لێ بۆکە وەکو دەنگۆیەک بەس ئینشەڵا بەزی زووترین کات چارەسەر بگرێت چونکە خەڵکی فەقیر بەزدی بە 1100 دیناری نۆرمالی تێکە زۆرە پێشبینی دەکەی لەو زوانە گەڕێتەوە ئاستی وەڵا ئینشەڵا هەفتەی دابێ ئینشەڵا ئەجە یان گرانتر دەبی یان دادەبەستەوە سەرعی پێشتر ئەوەی دوو ئەگەری زۆرە هەفتەی دابێتن احتیمالاتی زۆریش دادەبەست بە احتیمالاتی زۆر چونکە گەلە گران بە حیاتی بنزینی نۆرمال ئەو مەبلەغەی نەدیتە ئەگەر بێت و ببتە 1200 دینار کە ئەوە کارە ساتەکی زۆر گەورەیە بەس